شکاندنی سنوورەکان و یەکگرتووی گەل چ پەیامێکی دایە حیزبەکان. پیلانگێڕەکەی پاریس لە 5 کانونی دووەم و هێرش و کۆمەڵکوژیەکانی چەتەکانی داعش و جۆلانی و دەوڵەتی تورک پیلانێکی نێودەوڵەتی بوو بۆ لەناوبردنی کورد و دەستکەوتەکانی ڕۆژاوای کوردستان. بەڵام گەلی کورد بە یەکدەنگ ئەو پیلانگێڕەی شکست پێهێنا و یەکێتێکی نەتەوەیی تۆکمەشی دروست کرد. هاوکات پەیامێکیش بوو بۆ سەرجەم حیزبە کوردیەکان تاوانیش یەکڕێزی و یەکێتی خۆیان پێک بهێنن. ئەم پیلانگێڕەیە لە یەک کاتدا ڕوبەڕووی بەرخۆدانێکی بەهێزی شەڕڤانان و هەڵوێستێکی یەکگرتووی فراوانی گەلی کورد بوویەوە. گەل لە هەر چوار بەشی کوردستان و جیهان دەستی بە خۆپیشاندان کرد. گەنجان پۆل بە پۆل بۆ سەفەربەری سنوورە دەستکردەکانیان لە باشوور و باکوور ڕۆژهەڵاتی کوردستان تێکشکاند و ڕویان لە ڕۆژاوا کرد. چەندین هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری مرۆیی و مادی ڕاگەێنران و ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کران. ئەم پشتیوانی وەکێتی نەتەوەیی کورد لە ئاستی کۆمەڵایەتیەکەیدا جۆلانی و دەوڵەتی تورک و کۆمەڵگەی نێودەوڵەتی تووشی شۆ کرد. بۆیە ئەم پشتیوانیانە توانی حکوومەتەکەی جۆلانی ناچار بە دانوستان و ڕاگرتنی شەڕ بکات و ئەمریکا و ئەوروپاشی هێنایە سەرهێڵی نێوەندگیری. ئەگەر ئەم یەکێتیە نەتەوەیی گەلی کورد پەیامێک بوو بێت بۆ داگیرکەران، ئەوە چەند پەیامێکی بەهێزیش بوو بۆ سەرکردە و حیزبە کوردیەکان. پەیامەکەش ئەوە بوو ئیدی ئێستا کاتی چارەسەرکردنی ناکۆکی و ململانێ حیزبی و کەسیەکانە و بەرژەوەندی گەل بخرێتە پێش بەرژەوەندی کەسیەوە. پێویستە دەستبەرداری ئەو پەیوەندیانە بن کە زیان بە پرسەنەتەوەیەکان دەگەێنن. کاتی ئەوەیە هەر بەشێکی کوردستان خاوەنی یەک هێزی سەربازی پاراستی نەتەوەیی بێت، یەک دەستە و نوێنەرایەتی دیبلۆماسی یەکگرتووە بێت کە کار بۆ دروستکردنی پەیوەندی و لۆبی نەتەوە و نیشتمان بکات، نەک بۆ پەیوەندی کەسی و حیزبی. کاتی پێکێنانی یەکێتی نەتەوەیی و بەستنی کۆنگرەی نەتەوەیی کووردە کە هەموو هێز و ڕێکخراوە سیاسیەکان و سەرکردەکان لەسەر مێز کۆبنەوە. لە ماوەیەدا زۆرێک لە سەرکردە و بەرپرسانی حیزبەکانی هەر چوار بەشی کوردستان چی لە ڕێگەی ئاژانسی ڕۆژنویزە و چی بە جیاوازی جەختیان لەوە کردەوە هەموو حیزبەکان لە پەیامی گەلی خۆیان تێگەیشتون و پێویستە هەمویان کاری جدی لەسەر ئەو پەیامە بکەن. گەل لە شەقامەکانەوە ئەو پەیامەشی دایە حیزب و لایەنە کوردیەکان ئەگەر ناکۆکەکان بەلاوە بنێن و یەکگرتوو بن، ئەوە گەل بەو پەڕی بەهێزیەوە پشتیوانیان دەکەن، وەک چۆن ئێستا پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان و شەڕفانان دەکەن. بەڵام هێشتا ئاستی یەکگرتووی و یەکڕیزی لەسەر ئاستە سیاسیەکە وەک پێویست نەبوو، بەراورد بە ئەو یەکگرتوویەی کە گەل لە شەقامەوە پیشانی جیهانیدا کە وەکو گەلی کورد هەمیشە یەکدەنگ و یەکگرتوون. بۆیە کورد جگە لە یەکڕیزی و تەبایی و یەکێتی نەتەوەیی هیچ پشتیوان و دۆستێکی نییە. ڕێبەراپۆ لە پەیامەکانی ئەم دوایانەدا کە لە ڕێیشاندی دەمپارتیەوە بۆ گەلی کورد نردوێتی دەڵێت یەکێتی نەتەوەیی بەرپرسیارەتێکی مێژوویە و ناتوانرێت چیتر دوا بخرێت. بەهێزترین وەڵامیش بۆ یەشەکانی سەربوون و شوناس و زمان و جوگرافیای گەلی کورد تەنیا یەکڕیزی و یەکێتی نەتەوەییە. ئێستا گەلی کورد چاوەڕوانە کە سەرکردە و حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لەسەر مێزێکی هاوبەشی نەتەوەیی کۆبنەوە بۆ ئامادەکردنی پڕۆژەیەکی استراتیژی نەتەوەیی لە پێناو یەخستنی هەڵوێستی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان کە وەڵام دەرەوەی داخوازیەکانی گەل و ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان بێت لە ئێستا و داهاتوودا.